سڵاو سۆشیال میدیا حقیقەتی شتەکان دەرەخە یەکێک لەوانە ئەدەبی قسەکردن لە ناو کۆمەڵگەدا ئایا کۆمەڵگەی کوردەواری لە چه ئاستێکدایە لە ئەدەبی قسەکردندا ئایا لە ڕووی ئاینی و سایکۆلۆژیەوە ئەم دەورە چۆن هەڵدەسەنگێنرێت بینەرمانە لە سەردەمی شۆڕشی زانیاری و تەکنۆلۆژیای دیجیتاڵی کە لەگەڵ خۆیدا دنیای مەجازی هێنایە ئارا و سۆشیال میدیا ڕۆڵی سەرەکی تێدا دەگێڕێت دەشێت دوای شۆڕشی پیشەسازی بە شۆڕشی چوارەم ناو بنرێت چونکە شتەکانی لە جەوهەردا گۆڕی و ڕاستی و خەیاڵی تێکەڵ کرد. ئەم دیاردەیە وەک هەر شتێکی دیکە چەندین حاڵەتی نێگەتیڤ و نەخوازراوی بە دوای خۆیدا هێناوە کە دەتوانین ناویان بنین جێکەوتەلاوەکیەکانی شۆڕشی دیجیتالی بۆ نمونە لە کۆمەڵگەی ئێمە بڵاوبوونەوەی جنێ و بوختان و هەواڵی ناڕاست و زمانی سوگیەکێکە لەو دیاردە قیزەونانەی لە سۆشیال میدیادا بازاڕی گەرمە. لە ڕاستیدا ئەم دیاردەیە پێناچێت دیاردەیەکی خۆڕسک بێت بە تایبەتی لە ناو کوردەواریدا بەڵکو دەشێت بڵین لە زۆر حاڵەتدا کارێکی پلان بۆ دارەژراوە بۆ تێکشکاندنی کەسایەتی و لایەنە ناودارەکان یان بڵاوکردنەوەی ڕەشبینی و ناوئومێدی لە ناو خەڵکدا بە مەبەستی تێکشکاندنی ئەزموونی هەرێم. ئەم پلانەی دواییش لەو هێرشە ڕێکخراوانەی کە وڵاتانی دراوسێ بە ئاشکرا دەردەکەوێت کە بەدەستی بەکرێگیراوانی ناوخۆ بەڕێوە دەبرێن و ئەوانیش بە بێشەرمیەوە خۆیان وەک سیخوڕی ئەو وڵاتانە دەناسێنن. لە ڕاستیدا ئەو کارەشیان بێبەرهەم نەبووە. دەبینین سەدان و هەزاران کەسایەتی ئاکادمی و نوخبە و ڕۆشنبیر قەڵەمەکانیان شکاندووە و بە تایبەتی لە فەیسبووکدا بێدەنگن چونکە بەرگەی ئەم هەموو پلار و جنێوە ناگرن کە کەسانی بێناسنامەی دیار لە ناو فەیسبووک بە شێوەیەکی نەخشە بۆ دانراو پێیان دەدەن. پرسیاری ئەم بەرنامە ئەوەیە ئایا سۆشیال میدیا خەڵکی فێری درۆ و بوختان و جنێو کرد یاخود ڕووی ڕاستەقینەی توێژێکی گەورەی کۆمەڵگەی هەڵماڵی؟ دەوترێت سۆشیال میدیا هیچی نەکردووە بێجگە لە هەڵماڵینی پەردە لەسەر حەقیقەتی شتەکان. ئێمە لە سۆشیال میدیای کوردیدا دەبینین کەسانی بە ئەدەب، کەسانی ئەلمانی، ئیسلامی تەنانەت سەرکردە و سەرکردەی حیزبی گەورەش جنێوەدەن. ئایا ئەم زمانی جنێوە بۆچی لە ناو ئێمەدا وا بەربڵاوە؟ ئایا تەنیا ئێمەی کوردوین یاخود نەتەوەکانی تریش هەمان کەسانیان تایە؟ ئایا دەتوانین بڵین سۆشیال میدیا ئاوێنەی نەتەوەیەکە یاخود کۆمەڵە کەسانێکن کە ئەو مەیدانیان داگیر کردو و ئەو ئاوێنەیان تەڵەخ کردووە کە ئێمە خۆمانی لێوە دەبینین. مامۆستا مەریوان، پرسی سۆشیال میدیا زۆر بۆتە پرسێکی با بڵین نیگەرانکەر لە شێوازی قسەکردن و شێوازی وەڵامدانەوە و ئوسلوبی وەڵامدانەوەی ناو سۆشیال میدیا بەگشتی بە تایبەتیش ئێمە باس لە کۆمەڵگەی کوردەواریەکەین. با من پرسیاری یەکەمە وا بکەم. ئایا پێت وایە سۆشیال میدیا ئاوێنەی کۆمەڵگەیە یا ئاوێنەی کۆمەڵێکە گروپیانێکی گەنج و مراهق کە زۆریان باڵپێوەنراون بۆی ئەو جۆرە قسانە بکەن؟ من پێم وایە سۆشیال میدیا ئاوێنەی پەروەردەی کۆمەڵگەیە. بە شێوەیەکی گشتی سۆشیال میدیا ئەکرێ بڵین ئاوێنەی پەروەردەی کۆمەلگاکانە. ئەو کۆمەلگایە چۆن پەروەردە کرابوو، سیستمی خوێندنی، تەعاملی لە ماڵەوە لەگەڵ دایک و باوکی، ئەو پەروەردەیی کە فێر بووە لە ئەو کللتورەی کە لە ماڵەوە و لە قوتابخانە فێرە بێ، ئەو پرۆگرامی خوێندنی کە فێرە بێت لە هەو چوارچێوەیە ڕنگدانەوەی بێت لەسەر تاک بە تاکی ئەندامانی کۆمەڵگە و ئەندامانی خێزان. مامۆستا لە ئەوەی کە من تێبینی ئەەکەم لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا، یعنی معقول نییە کابرای ئەوام، کابرای ئەلمانی، کابرای ئیسلامی، کابرای هەتا کەسانی مەسئولی برس هەمان زمان شڕی هەمان شێواز قساکەن. ێ باشە کابرای ئیسلامی لە ناو حیزبە پەروەردەیەکی دینی زمان پاک نەکراوە ینی یاخود ئەمە کاردانەوەیەکە لە زوقفا دروستە بێت. چۆن تەفسیری ئەم حاڵەتە بکەین؟
هەندێک جار هەر حیزبەکان خۆیان حیزبە سیاسیەکان ئەیانەوێت سوۆشیال میدیا بکەنە یەکێک لە استراتیجیتی کاریان بە تایبەتی بەس بۆ شەڕەتژنێ و یانی ڕەنگە بە هەندێک جار بۆ شکاندنی ڕکابەرە سیاسیەکانیانە هەندێک جار چونکە ئەزان کە کۆمەڵگەی کوردەواری وەکو کۆمەڵگەیەکی ئەوروپی یا ئەمریکی نییە بڵێ زۆر گرنگی نەدا بە لایەنە شخصیەکان بۆیە هەر قسەکردنێک لەسەر بابەتێکی شخصی دروستکردنی بوختانێک بۆ شخصێک کە هیچ ئەسڵیشی نەبێت مجرد خستنە ناو بازار و سوۆشیال میدیاوە لە ناو کۆمەلگا ڕنگدانەوەیکی تریە بێ ڕاستەوخۆ هەموو خەڵکێک بەبێ ئەوەی بیر بکاتەوە بزانێ ئەم بوختانە ئەم تەشیرە کراوە ئەستی هەیە یان نا ئەی خەنە بازارڕەوە ئیتر نەزڕی مجتەمع ڕاستەوخۆ کاریگەریە بێ و ڕەنگە کاریگەریشە بێ لەسەر دەنگ دەرس بێ لە ئایندا حتا ئاشکرایش بێ لە مجتەمعی ئێمە لەبەر ئەوەی داواکاری گشتی و ڕەدی اعتیبار زۆر کەم حسابی بۆ ئەکرێ خەڵک زیاتر با بڵێن زیاتر هەوڵەدا عەقلی لە چاویا بێ زیاتر وەک لەوەی کە لە مێشکی بیر بکاتەوە بە دوای ڕاستیەکانە بگەڕێ ڕاستەوخۆ ئەکەوێتە ژێر کاریگەریەکی با بڵێن عەشوایی بەبێ ئەوەی دڵنیابن کە ئەم شەخصە ڕەنگە بەهۆی ئەمەوە خێزانەکەی کەسوکاری ئەو کۆمەڵگەی کە تیاژی ئەو شوێنەی کە ئیشی تیاکە هەموو ئەمانە ئەکەون ئەو ژێرکاریگەرە بەڵام سیر لەوایە زۆربەی ئەو کاتێک کە تەشیرە بە یەکێکە کرێیان جنێوە بە یەکێک کە درێ لە شوێنێکە زۆر خەڵکەی حقیقەتی ئەوە ئەزانێت کە ئەو جوێنێکی نادروستە و بوختانە ئەوە کراوە بەڵام هەستەکەی یانێ خۆیان بە دوور بگرن لە بەشداریکردن لەو حاڵەتانە ئیستەوایشی لاتۆ من بە سەراحەت پێتەڵێم تەنانەت مؤسساتی حکوومەت و پەرلەمانیش کەوتونەتە ژێر تەئسیر و ترسی سوۆشیال میدیا بەڵێ نەک بە قسەیانەکەن یعنی کەوتونەتە ژێر ئەوەی کە هەوڵ بدەن دوور بن لە سوۆشیال میدیا دوور بن لە میدیا مەسەلەی بوختان لە ئیسلامدا زۆر حساسە تەنانەت حەدیسی ڕاستمان هەیە کە فەرمێت هەر بوختانێک کە تۆ ئەیکەیت وەک ئەوە وایە 36 زینات کردبێ ئاسادەترینیان ئەوەی لەگەڵ دایکی خۆتا کردبێتە ئەمە حەدیسە سەرم لەوەشی واوە کاکی متەدەین چۆن بوختانەکە ئەگەر تێبینێکی سوۆشیال میدیات کردبێ کاتێک کە حەملەی تەکفیر یان هێرشکردنە سەر کەسێکی دیاریکرا و سەر کەسایەتی کەسێک یان حیزبێک دەست پێەکە سەیرێکی سوۆشیال میدیا بکەی بەشی هەرە زۆریان یان وێنەیەکی مسلمانانەی داناوە یان ڕسمێکی داناوە کە لێ نووسراوە ئەڵڵا لە پشتیەوە یان ڕسمێکی خۆی لە نزیک کەعبە و لە کاتی نوێژ و لە ئەوانە هەموو لە چوارچێوەی ئەوانن کە پیانەوترێ ئیسلامی سیاسی ئەگەر لە ناو قەوسێکە پیان بڵین ئەمە من پێم وایە ئەمەیان مبەرمەجە یعنی ئەمەیان بەو شێوە نیە بڵێ هەروە ینی بە شێوەیەکی عەشوایی بێ لە هەموو کاتێک بەو شێوە ناکەن بە پلان واکەن کاتێکە ئەبینی ئیسلامی سیاسی ناتوانێت لە کاتی حکومڕانیە ئەو گۆڕانکاریە بکە کە هەر حیزبێکی تری ئەلمانی و نەتەوەی و سۆشیال دیموکراتیکە و کاتێ ئیشزانێ ناتوانێت لە دەرەوەی دەسەڵات بێوەکو ئۆپۆزیسیۆنێکی مەدەنی هەوڵ بۆ ئەم جۆرە کاران ئەبات هەوڵەدا زۆرترین شکاندن ئاراستەی ڕکابەرەکانی بکرێ بە تایبەتی ئەو ڕکابەرە فکریانەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئینتقادیان بۆ لە دەستەواژەی ئیسلامی سیاسی یان لە ڕەوتی ئیسلامی سیاسی یان ئیسلامی ئوسوڵی با بڵێن هەر کاتێک کە ئەمە هەست پێکرا لە ناو کۆمەلگا دەبینی هەڵمەتێکی فراوان منەظەم نەک تەنها یەک کەس و شخصێک بەڵکو کۆمەڵێک ئەکاونت و پێیج بەیەکەوە ئەم حملەیە ئەبەن بەڕێوە و خەرجێکی ئەجگار زۆریشی بۆ ئەکرێت مستەمەریان لە ئەوەڵی بەرنمەکە ئیشارەتێک بۆ شتێک کرد کۆمەڵگەی شەرقی و کۆمەڵگەی ئیسلامی و کۆمەڵگەی بڵین غەربی ئەو سێ کۆمەڵگەی چۆن تێ ئەڕوانی لەم مەسەلەی بەکارهێنانی سۆشیال میدیایە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ئاسیا ئەوە بەڕاستی زۆر گرنگی بەلایانی بۆ خوێندن و زانست سۆشیال میدیا بەکارێنن ئەتوان پێ بڵێم لە 85 بۆ 90%
ناچێتە مامەعی سیاسی و نووسینی لابەلا و جوابدانەوەی کێ و حملاتی انتخابی و شتیوان نییە ئەڕاتە ئەو بوارە لە بواری زانستا کۆمەڵگەکانی ترکە کۆمەڵگەی ئەمریکی ئۆروپین ئەوانە لە ڕاستیا خۆیان دروستکەری سوۆشیال میدیان یعنی دروستکەری سوۆشیال میدیان بۆیە بەڕاستی ئەوان زۆر کەم پێوەی مەشغوڵن بەڵام ئایشزانن کە لەوا خوێندنەوەیانە بێت خوێندنەوەی سیاسیانە بێ بۆ مجتەمەعەکان خوێندنەوەی سایکۆلۆجیانە بێ بۆ دەرونی خەڵکەکان چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ڕژێمەکانی ناوچەکە ئەمانە هەموو ئەتوان بەو شێوە بەکاری بێنن بەڵام تاانی لێدا جنێودان و نەخێر زۆر بەدەگمەن لەو دوو کۆمەڵگەی ترا هەست بە جنێ و شکاندن و ئەوانەکەی خۆی لە ئەستا هەر لەوێ خۆی جنێ و شکاندن ئەوە نییە یعنی کاتێک کە تۆ بابەتێکی ئەخلاقی لەگەڵ کەسێک لە مۆزوعەکە باسەکەی دا ئەوان هەر کللتورەکەیان وایە کە ئەوە حاڵەتێکی طبیعیە بەڵام کۆمەڵگەی ئیسلامیەکان بەو شێوە نییە کۆمەڵگەی ئیسلامیەکان زۆر باشەزانن ئێتیمان بە ئەخلاق لایانی دینی لایانی ئەخلاقی لایانی کۆمەڵایەتی بۆرەسە کابراای ئەوروپی پێی بڵێ تۆ گەی یا هاوڕێگەی سواز زۆر طبیعی ئایان بەڵێ بالضبط هەر طبیعیش وەرێگرن یعنی ئەوە نابێتە زەجە بەس ئێستا حاڵەتێک باس بکە لەو ڕۆژانە ئەو خاتونەی لە سلێمانی لە ئەوقافی سلێمانی دەرکەوت هیچی نەوتۆ یعنی هیچ قسەیەکی تەسریحێکی یاوە هیچ قسەیەکی نەکردەوە بەس تەنیا لەبەر جلوبەرگەکەی بەس لەبەرەوەی جلوبەرگەکەی زۆربەی ئەو کەسانی هێرشیان کردوتە سەری نازانن ئەوە ئەخلاقی چۆنە دینداری چۆنە لە چۆن مامەڵە کا لەگەڵ هاوڵاتیان کە ئەچنە دایرەکەی هیچ ئەوانە لێ نازانن هیچ باگراوەندیان نیە نەیشیان ڕەنگە نەیشاندی بێ بە ناڕەوا هێرشیان کردە سەری بەبێ ئەوەی هیچ ینی هێرشکردن خۆ ئەگەر ڕخنە بگری مەسەلا لە شێوازی جلوبەرگەکەی ئەوە طبیعیە ئەوە حاڵەتێکی طبیعیە بڵێ مەفرۆزوایە کەسی توانێ بە سەراحەت ئەمە بڵێن جوانیەکەی وای کردووە کە ئەوان قسە بکەن حەسەدە چونکە ئەگەر ئافرەتێکی طبیعی وایە بەو شێوە هێرشیان نەکرداتە سەری خۆی ئافرەت زیاتر ئەکەوێتە ژێر زوڵمی سوۆشیال میدیا وەک پیاوە عادەتەن ینی ئافرەت لە مجتەمەعی ئێمە و لە مجتەمەعی ئیسلامیەکانە زیاتر زوڵمی لێکرێت لە پیاو لە بابەتی هێرشکردن و شکاندنی کەسایەتی بەڵێ بەتاکید خۆڕایی کوژراوە لەسەر قسەیش هەر ئێستا زۆربەی پیاوەکان لێرە هەوڵەدەن بەرگری لە خۆیان بکەن کاتی ڕۆبەڕووی هێرشی سوۆشیال میدیا بنەوە پیاوەکان هەموو بەرگری لە خۆیان ئەکەن ئەتوان بە ئەمە هەر لەسەر ئیسلامیەکان خۆرخنیە یعنی تۆ بینی کابرا سەرۆکی حیزبێکی گەورەیە یا مەسئولێکی گەورەیە هەمان جنێ و فرۆشەوەکو گەنجێکی مڕاهق ئەوشمان دیوە یانی تر بوو ئێمە هەر باس لە ئیسلامی من هەرگیز مەبەستمەوە نەبوو من باسم لە چوارچێوەی کۆمەڵگەی ئیسلامیەکە باسی ئەوم کردوتم زۆر جار ئەحزابی ئیسلامی لە چوارچێوەی ئەحزابە سیاسیەکانی تری کوردستان ئەوان بە استراتیژیەکی تر کارەکەن ئەجینا من ئێستا بەبێ مبالغە بە جەناب تەڵێم هەموو حیزبەکانی کوردستان بە ئیسلامی و ئەلمانیانەوە هەمویان گروپێکی تایبەت بە سوۆشیال میدیان هەیە و کارەکەن و بەڵێ نەک لەسەر جنێودان ئیتر لەسەر چۆنێتی پشتگیریکردنی حاڵەتێک یاخود دژایەتیکردنی حاڵەتێکی تر هەموو حیزبەکان گروپێکی تایبەت بە سوۆشیال میدیان هەیە. دکتۆر لە کۆمەڵگەکانە بە تایبەتی کۆمەڵگەی کوردی لە سوۆشیال میدیا زۆر دەرکەوت کە کۆمەڵگەیەکی جنێ و فرۆش ئەوەی کە لە سوۆشیال میدیا هەڵبەتە ناتوانین بیگشتێنین بەسەر هەموو کۆمەڵگەی کوردەوەری پێت وایە با بڵێن سایکۆلۆژیەتی ئەم جنێوە چیەکە لەسەر خۆڕایی لەسەر قسەیەکی زۆر ئاسان ڕەتڵێک جنێ و سەدەها جنێ و هەزارها جنێ و بە کەسێکە درێ یا لەسەر تەسریحێک لە ڕاستیە ئێمە بێ پێششی پێناسەیەکی جنێو بکەین جنێو خۆی ڕەفتارێکی زارێکی شەرعەنگێزیە و ئەم ڕەفتارەش ئەتوانین بڵین تەنەمورە تەنەموری تایە بەڵێ و تەنەبنەوە هجوومی تایە و سوکاتی پێکردنی تایە و جۆرێکە لە شەڕانگێزی و جاری واش هەیە زۆر لە شەڕانگێزی با بڵین فیزیکی کە ئەوە دەست و قاچ و گولە و شەق و ئەوانە بەکارهێنێت لەوە خراپترە تەسیرەکەی زۆر بەڵێ
ئەم ڕفتارە شەڕانگیێزیە بەڕاستی لە هەموو کۆمەلگایەکە هەیە، بەڵام هەموو کۆمەلگایەکیش ئەم جۆرە ڕفتارە ڕەف زەکاتەوە، یعنی لەگەڵ پێوەرەکانی ناگوجە هیچ کۆمەلگایەک ئستیساغی یاخود چێژ لە جنێ و لە هین نابینێ، بەڵام لەگەڵ ئەوەشا ڕەف زیەکاتەوە، لەگەڵ ئەوەشا خۆی ئاما پارادۆکسەکە لێرایە، تەناقزەکە لێرایە کە تاک هەر لە کۆمەلگاوە فێرە بێ ئەو جنێوانە فێرە بێ. ئەمە جۆرێکە لە تعبیرکردن لە هەستەکان لە کاتی تووڕەبوونا ئەخر بۆ تووڕەبوون خۆکابرا نهاتۆ جنێو بە لە کاتی تووڕەبوونا ئەمە ئاخر پێ دەڵێم ئەسباب هۆکارەکانی زۆرە. یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە بەشدار نەکردنی عەقڵ لەو کاتە لە جۆری مامەڵەکردن لەگەڵ هەڵوێستەکایەک و لەگەڵ تاکەکایە یاخود لەگەڵ هەڵوێستە فشاراویەکە، جاری وایە هەڵوەستیشی زۆر فشاراوی من هیچم پێ نامێنێ، جۆرێکە لە بێدەسەڵاتی ئەتوانی بڵین، جۆرێکە لەوەی کە تۆ ئیتر عەقڵ و لۆجیک بەکار نایەنی، ناچاری ئەبێ ڕەتفعلیشی دەبێ، وەڵامدانەوەت هەبێ بۆ ئەو حاڵەتە، وەڵامدانەوەکە عادەتەن لای ئەو کەسانەی کە پڕنین لە زانیاری و لە ئەزمون و فێری شتی زۆر باش نەبوون و زیاتر فێری ئەوە بوون لەو جۆرە هەڵوێستانە عادەتەن وەڵامدانەوەیان بە جنێ و یاخود بەم شێوازە لە شەڕانگێزی بێ فێری ئەبێت فێری بە زۆر باشە. ئەی کەواتە بۆ نمونە ئێمە هەموو لە ماڵە و لە مەکتەبە و لە مزگەوتە فێرکراین کە ژنێودان خراپە. ئەی بۆ ئەم هەموو ژنێوەیان ئەمێ هەر یەکێکمان بەیەکێک لەم سێ دەستگایە تێپەڕێ. بەڵێ ئەمەی بەڕێزە دەڵێ ئەمە نەسیحەتە، هیچ کۆمەلگایەک بە نەسیحەت باش نابێت، ناچێتە سەر ڕێگای ڕاست. ئەگەر نەسیحەت بە نەسیحەت بڵایە ئێمە ئێستا کۆمەلگایەکی مەلائیکەت بووین، کەس نییە بەقەدەر ئێمە نەسیحەت بکرێ. ئێمە لە مزگەوتە و پیاوە ئاینەکان و پیاوە چاکەکان و پیاوە زیرەکەکان و باوکو دایکمان هەمیشە لەوەتی لە دایکە بینە تاکو لەوانەشە بمرین نەسیحەتمانەکەن. کەواتە بۆچی ئێمە بۆچی ناچینە سەر ڕێگای ڕاست؟ وە مەرجیش نییە هەموو تاکێک بە قسەی یاخود بە پێی هەموو پێوەرەکانی کۆمەلگا بڕوات، و مەرجیش نییە کۆمەلگا کاریگەری چاکی هەبێ لەسەر هەموو تاکێک. ئەمە ئوستاز با بڵین دیاردەیەکی زۆر زەقا لەناو سۆشیال میدیای، یعنی لەوانێ بڵین ئەوانەی کە جنێو نادەن دەگمنن، ئەوانەی کە جنێوە دەدەن بە هەموو متدەین و غەیرە متدەین و بازاڕی و مسەقف جنێو دەدەن. کاکە سۆران ئەمە تەنها لە سۆشیال میدیانە، یەکەم لە هەموو کۆمەلگایەک هەیە، دووهەم لە هەموو هەڵوێستە جاجەکانی کۆمەڵایەتیە ئێمە ئەم جۆرە ڕەفتارە ئەبینین. ئەمە خۆی لە ڕاستیە ڕنگدانەوەی جۆری کەسایەتیە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو جۆرە هەڵوێستانە ئەکات، ڕنگدانەوەی جۆری کەسایەتیە. کەسایەتیەک ئاستی ڕۆشنبیری، ئاستی ئاکاری بە باشی فێرکرابێ، هەمیشە جنێو ئەیاش کەس نییە جنێونەیە، کەس نییە لە هەموو لەم کوڕی ئەرزیە بە درێژایی مێژوو با نمونەش نێنینەوە، کەس نییە جوێنی نایابێ یان جوێن نایە، بەڵام ئەوەی کەمتر جوێنەیە ئەو کەسەیە کە کۆنتترۆلی خۆی کردووە، کە فێری ئەو کۆنتترۆلی خودە بووە، پێێتێ سێلف کۆنتترۆل. ئەم سەیتەرەیە سەر ذاتی خۆتە، خۆی لە خۆیان پێناسەیەکە ڕەفتارگەرایەکان پێوتن پێناسەی ئاکارە، پێناسی ئەخلاقە. ئەخلاق چییە لە ڕووی ڕەفتارگەرایەکانەوە؟ ئەو کەسەیە کە کۆنتترۆلی خۆی ئەکا بەرامبەر بە هەڵوێستێک، ئەگەر کۆنتترۆلی خۆی نەکا ئەو کاتە شتی لاواز لە کەسایەتیا پیشانەیە، هەندی بەڵامدانەوەی لاواز ئەخاتە ڕوو یاخود پیشانی ئەیات، و بێگومان ئەمە ئەتوانین بڵین پێم بڵێ چەند کۆنتترۆلی خۆ دەکەی و پێشم بڵێ ئەو شخصە چەند جنێوەیە لە هەندێ هەڵوێستا کە ئەگەری ئەوەی هەیە کۆنتترۆلی خۆی کات و جنێونەیە، ئەو کاتە پێت ئەڵێم ئەم جۆرە کەسایەتێکی هەیە. زۆر باشە دکتۆر، با من پرسیارەکە بەم شێوەیە لێ بکەم. پێتوانێت لە کۆمەڵگە نائازادەکانە کۆمەڵگە داخراوەکان، هەڵبەتە مەرج نییە بەس حکوومەتی دیکتاتۆری بێ، ئەو کۆمەڵگانەی کە دیسپلین زابط تیا زۆرە، زابطی دینی بکەومەکە ئەخلاق و نائەخلاق، ئەمە ئەوە پێتوانێت ئەم شەڕە جنێوە لەم کۆمەڵگەیەدا جۆرێک بێ لە با بڵێن خۆ بەتاڵکردنەوە لەو هەموو فشارە دەرونی لەسەرەتی، مەسەلەن
ئەوێ کارێ بکە لەبەر کۆمەڵگە ناوێری بیکە ئەوێ قسێ بکە لەبەر کۆمەڵگە ناوێرێ بیکە بەس سۆشیال میدیا ئەو مەدانە گریمانیە ئێفتیرازەیە کە کەس نانەسێ لەوێ خۆی بەتاڵەکاتەوە تر ئیسراحەتەکە کە جنێوەیە بەڵێ ئەگەر جنێودان و ئەگەر ئەو جۆرە شەڕانگی زێزارێکیە کەسەکە بەکاری بێنێ لە هەڵوەستە جیاجیەکانە لە ڕاستیە وەکو جێگرەوەیەک بۆ تێگەشتن وەکو جێگرەوەیەک لە تعبیرکردن لە وجە نەزەری من لەبەرەوەی هیچم پێ نییە بەتاڵم تا ڕادەیەک با بڵێن بۆ نمونە کە کەسێک بە شێوەیەک ئەمروژێن یاخودی سیفزازمەکات هیچم پێ نییە بەخۆ هەر شتێکم پێیە ئەو شتێک کە پێمە کە فێری بووم من لە کۆمەلگاوە فێری بووم و لە نمونونەکانی ناو کۆمەلگا نمونە خراپەکانی ناو کۆمەلگا بێگومان جنێودانە بەڵام جنێودان ئەگەر بێ بە جێگرەوەی شێوازی تێگەشتن لە یەکتری و شێوازی ئاخافتنێکی با بڵێن شارستانی بێگومانەوە شتێکی خراپە و ڕنگدانەوەیە بۆەوەی کەساتێکە زۆر لاوازە بەڵام یەک شتەیە کاک زۆران لێرە ئەوەی کە زۆر مهمە لە کۆمەلگا ئازادەکانیشە جنێو زۆرەیەن زۆر واردە یعنی جنێوان لە بەسیترین لە سادەترین هەڵوێستا تەماشاکەی جنێوگەیە ئیتر جنێوەکە خۆی چییە؟ خۆی یان ئەوەیە سوکایەتی بە هەڵوێستەکەکەی یان سوکایەتی بە بەرامبەرەکەکەی یان حیای بەرامبەرەکە شخصەکە ئیبات یان ئەوێ لە قیمەتی بەرامبەرەکەی کەم کاتەوە بە هەمان شێوە بەرامبەرەکەش ڕنگدانەوەی سوکایەتیکردنە بە خودی خۆی چونشێ بەڕاستی ئێستا با بڵێن توێژینەوەکان هەیە زۆرن لەسەر جنیۆ و لەسەر سوابەت و ئەمانە ئەڵێ ئەوانەی کە زۆر پەنا ئەبن بۆ سوکایەتیکردن بەرامبەر عادەتەن ئەو کەسایەتەیە کە نەقسیان هەیە لە ڕێزگرتن لە خودی خۆیان دکتۆر من بۆ چیە ماڵم مەسەرەن ئەو قاعدەیەم خوێندووە کە ئەڵێ ئەو کۆمەلگانەی کە نوکتیان زۆر تایە بۆ پێکەنین ئەو کۆمەلگان کە ئەو کۆمەلگانن کە زۆر مەیوسن زۆر بێتاقەتن لە دەستی دیکتاتۆریەتی حکوومەت و دیکتاتۆریەتی کۆمەلگە و ئەو نظامە ئیجتیماعی کە هەیە بەنسبەت نوکتەوە بێگومان ئەوەی کە لە ژێر فشاری سیستمێکی دیکتاتۆری و تۆلیتاری بێ عادەتەن ئینسان ناوەستێ هەروە بەبێ هەڵوێست بەبێ لەبەرەوەی ئەترسێت هەڵوێستی ڕاستەوە خۆ دەربڕێت دژ بە و دیکتاتۆریا دژ بە ڕژێمە ئەبێ وەسیلەیەکە دۆزیێتەوە وەسیلەکە جۆرێکە لە هەم سوکایەتی پێکردن و گاڵتە پێکردنە و هەم وەسیلەیەکیە بۆ تەنفیس تەواو یعنی با بڵێن حاڵەتی دەرونی خۆی پێ ئیسراحەتەکە دکتۆر باسی هەڵچوونت کرد ویستم پرسیار بزات وەکو ئەوە بکەم ینی هەڵچوون حاڵەتێکی دەرونیە لەژێر فشارێکی زۆرە ئەمە نازانم خۆم معلمە کوتاریف نایزانم وەکو ئەکادیمی پێتوانێت خەڵکی ئەمە لەژێر فشارەندایم بۆ هەڵەچون و جنێوێن خۆی دائیمەن مەرج نییە بڵێن دائیمە لە بەڵام بێگومان مرۆڤ عادەتەن ڕوبەڕووی فشارە بێتەوە ڕوبەڕووی هەمومان تووشی فشارە بین بەڵام شاری ژیان و ئاگوری و کۆمەلگە و بڵێ شێواز یاخود ئامرازەکانی بەکارهێنانی بۆ ڕوبەڕووبوونەوەی فشار زۆرن یانەوەیە پاشەکشیەکی یانەوە شوێنە بەجێڵی یانەوەی شەڕانگێزی دەسێ بەکارێنی و هەندی ئامرازی مادی با بڵێن گولە و خەنجەر و ئەوشتانە یان ئەوەیە زمانت بەکارێنی یان ئەوەیە سوکایەتێکەکەی بە شێوەیەک لە هەڵوێستێک ئەنوێنی تعبیرە لە سوکایەتی کردن کەواتە ڕوبەڕووبوونەوەی فشاریش ئەکەوێتە سەر جۆری کەسایەتێک بەس تۆ لە سۆشیال میدیا ساحەکەت فراوان و نەناسراوی لە ئازادی خۆی وەرەگرێ و کەسە بەڵێ کۆمەلگە ناڵێت تۆ بۆ جنێوەیت بێگومان کەسانێک کە نە پابندە بەها کۆمەڵایەتە باشەکان نەخۆی بەهایەکی با بڵێن ئاکاری باشی بە خۆی دروست کردووە لە ڕێگای خوێندنەوە لە ڕێگای پەیوەندی کۆمەڵایەتە باشەکان ئەو کاتە بێگومان هیچ ئەو کەسە ئەتوانم بڵێم یعنی کەسێکە لە ڕووی ئاکاریەوە تا ڕادەیەک نابوتە لە ڕووی لۆجیکی و لە ڕووی عەقلانیەوە هەر ناچار پەنا ئەبا بۆ ئامرازە سەرەتایە بیدایانە کە پێوترێ جنێوە و سوکاتی کردوون کەواتە ئێمە ئەتوانین لە ڕێگای بۆ دیراساتی شەکراوە لە ڕێگای شوێنێتی بەکارهێنانی سۆشیال میدیا و ئەو هەموو جنێوەی کە ئەدرێ بەڕاستی
ئەیتر ئێمە کۆمەلگاکەی ئێمە بەرهەمەکەی ئەوەیە.